بەناوی خی گەورە سڵاوتان لەبێ بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای 4 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژارن کۆمیسیۆنی هەڵبژارن ئەنجامی لە 1985 دەنگەکانی ڕاگەیان بەرپرسانی کۆمیسیۆن ئاماژەش بەوە دەکەن لە هەڵبژارنەکەدا 1045 سکاڵا تۆمارکراوە بە میواندارێک لە بەڕێزان هەڵشۆ عەبدولفەتاح ئەندامی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن لە سودۆی سەرەکی لە هەولێریشەوە کەمال هەمزە کارگەری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی تاوتوێ ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینی. دوای 4 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن کۆمیسیۆنی هەرێم ئەنجامی لە 1985 دەنگەکانی ڕاگەیاند. شیروان زرار وتەبێژی ئەنجومەنی کۆمسیارانی هەرێم بە ئامادەبوونی سەرۆک و زۆرینەی کۆمسیاران لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا پاش سوپاسکردنی دەنگدەران و ئەوانەی بەشداری پرۆسی هەڵبژاردنیان کردووە ئەنجامی بەرایی لە 1985 دەنگەکانی ڕاگەیاند و کۆمەڵی ئیسلامی کوردستانیش 4992 دەنگی بەدەستێناوە. لە خوارەوە 1985 ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ڕۆژانی 28 و 30 2010 ڕادەگەێنین دەنگ بۆ کورسیە گشتیەکان. یەکێتی نیشتیمانی کوردستان 287575 دەنگ، بەرەو ئیسلاح 69477 دەنگ، لیستی سەردەم 13708 دەنگ، جوڵانەوەی نەوەی نوێ 113297 دەنگ، بزوتنەوەی گۆڕان 164336 دەنگ. ئەم هاوپەیمانی بۆ دیموکراتی و دادپەروەری 6886 دەنگ، پارتی دیموکراتی کوردستان 595592 دەنگ، کۆمەڵی ئیسلامی کوردستان 94992 دەنگ. وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بە پەیامی ڕاگەیاند هەرنوو ئەندامەکەی ئەنجومەنی کۆمسیاران ڕەزامەت بوون بە ڕاگەیاندنی لە 1985 دەنگەکان. بەپێی زانیاریەکان بەهۆی بوونی سکاڵایەکی زۆر ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران نەیانتوانی ئەنجامی بەرایی لە 100% دەنگەکان یەکلا بکەنەوە و ئەو لە 115 دەنگەکانیش کە ڕانەگەێنراوە کاریگەری لەسەر ئەنجام و دەنگی لایەنەکان دەبێت. هەندێرێن محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئاماژە بەوە دەکات لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 1045 سکاڵا تۆمار کراون و 228 سندوقیش قردێلەی سووریان لەسەرە. ئەنجامی کۆتایی دوای کۆتایی هاتنی یەکلاکردنەوەی وردبینی لە سندوقەکانی کە بۆمان هاتیە وە هەروەها ئەو 1045 سکاڵای کە بۆمان هاتیە سەندەخایەنی دەگەرێت دەمینتەوە سەر محتەوای ئەو شەکوایە نەچکە هەندێک شەکوا پێویستی بە وردبینی و لێکۆڵینەوە تحقیقەیە. وردێنەی سوور 228 سندوقە ئەوانە وردبینی لەسەر دەکرێت بەپێی ئەو ڕێکارانەی کە ئەمە داماننایە. 30 ئەیلول هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو بەپێی ئامارەکانی کۆمیسیۆن لە دەنگدانی گشتی لە 157 و لە دەنگدانی تایبەتیش لە 191 بەشداریان کردووە. هەروەها 3,055,041 کەس مافی دەنگدانیان هەبوو و 29 قەوارە و لیست کێبڕکیان لەسەر 111 کورسی پەرلەمان کرد. جارێکی سڵاوتان لەوێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کەک هەڵشۆ بە خێر بن سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. کۆمیسیۆن ئەمڕۆ ئەنجامی بەرایی لە 1985 دەنگەکانی ڕاگەیان سەرنجیەوە چی بوو لەسەر ڕاگەاندنی ئەو ئەنجامان. زۆر سپاس ڕێزمانەیە بۆ بینەرەکانتان داهاتوێگەن دیارە ئەوەکەوەی کە لە پێشوە ڕایگەیان و بەپێی یاساکەش یاسای ژمارە 4 تایبەت بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان پێویست بوو ئەنجامی سەرەتایی واتە ئەنجامی بەرایی 72 کاتژمێر دوای پرۆسەکە ئەنجامەکە ڕابگەێنێ. بەڵام بەداخەوە بۆ ماوەیەک دواکە بەڵام ئەمە زۆر تەسی لەسەر نەتیجەکە نەبووەوەی کە هەیە ئێستا کۆمیسیۆن ئەنجامەکانی سەرەتایی ڕاگەیاندووە بەڵام وەکو سەرنجێک کە ئایا تا چەندێک ئەنجومەنی کۆمیسیاران لەسەر ئەمە کۆکن و هەمویان هاودەنگن لەسەر ئەم ئەنجامە و لەگەڵ ئەوەشە ئەوەی کە ماوە کە دوجار گرنگی پرۆسەکە لەوا دەرەکەوێت تاوەکو چەندێک هەموو ئەنجومەنی کۆمیسیاران ئەنجامەکە تەزدیقەکەن و ئەبێتە ئەنجامی کۆتا
کۆتایی و ئەبێتەوەی کە ئەندامە دەرچووەکانی پەرلەمانی کوردستان بۆ خوڵی پێنجەم دەبنە پەرلەمانتار و سوێنی یاسایی یەخۆن واتە بەڵێ بەس بەرز وتت بە پێی یاسا دەبوو زووتر ئەنجامی بەرایی ڕابگەنرابێ یاساکەی کۆمیسیۆن بە پێی یاساکە 72 کاتژمێر دوای تەواوبوونی پرۆسەی هەڵبژاردن چەند کاتژمێرێکی کەم دوا کەوت بەڵام ئەمە پێم وانە کاریگەری چێتوە بۆیە بۆکەوەی کە خۆیان ڕایەنەگەیان باسییان لەوا کرد ئێمە ئەوەنەی مەبەستمانە لەسەر دیقە ئیشکەین ئەوەنە مەبەستمان نییە لەسەر سوراییشکەین دیارە ئەمە پاسا و یعنی ئەرگۆمنتێکی معقولە تەمەناکەم دیقەکەیان یعنی کاتەکەیان بە شێوەیەک بێ کە لەسەر حسابی دیقەکان نەبێ و ئەنجامەکانی هەڵبژاردن لە دوجارە ببێتە ئەنجامێک کەمترین گومان بیاڵێتوانێ و هێز و لایەنە سیاسیەکان کە بەشدارن لە پرۆسی هەڵبژاردنەکە و دەنگدەرانیش متمانەیەکی وایان لا دروست بێ کە بتوانن متمانیان بەو ئەنجامانە هەبێت کە ئەنجومەنی کۆمیسیاران ڕایگەێنێت چکە پێم وایە ئەم هەڵبژاردنە و ئەنجامی ئەم هەڵبژاردنانە و ئاستی سەلماندنی خولوقات و تەزویرات لەم پرۆسەیە کە ئەنجومەنی کۆمیسیاران تەزیقەکات جیاوازە بێت لە پرۆسەیەکی تر چکە ئەم ئەنجومەنە ئەنجومەنێکی تاڕادەیەک 5 حزبی سەرەکی تایە و 5 ڕەنجی تایە 5 دەنجی تایە کەمە دەلالەتە لەوەی کە ئەو نەقدەی کە پێشتر هەمان بوو ئەمانوت دامەزراوەیەکی جوت حزبی کە هەموو شتێک بە خواستی خۆیان بڕین و دوورینی بۆ ئەکەن ئێستا ئەمە وانە ئەگەر ئەم نەتیجانە متمانەیەکی تەواو لای دەنگدەر و لای هاوڵاتی دروست نەکە پێم وایە کاریگەریی زۆر خراپی لەسەر پرۆسی هەڵبژاردن و دیموکراسیەوە لە هەرێمی کوردستان چکە بینیمان تا دێت خەڵک هەڵبژاردن و بەشداری لە هەڵبژاردنە تەلاقایەوە گەڵی لێ ئەتۆرێت دوایین هەڵبژاردن ئەمە بوو کە بینیمان ڕێژەی لە سەیە 55 بەشداری کردووە کە ئەمە دەلالەت و ئاماژەیەکە بۆی کە خەڵک لە هەرێمی کوردستانە کەمتر باوەڕی بە هەڵبژاردن ما ئەمەش بە پلەی یەکەم بە پلەی سەرەکی کاریگەری لەسەرەوەیە کە زۆرترین خوروقات و تەزویرات لە پرۆسەکانی هەڵبژاردنا کراوە و هەڵبژاردن ڕۆڵ و کاریگەری خۆی نەبینیەوە بۆیە ئەو دەنگدەرە یاخود ئەو هاوڵاتیە پاساوی ئەوەیەنێتەوە من بۆچی بەشداری پرۆسەیە بکەم کە پێشتر خۆی داڕێژراوە من هەر بۆ ئیسپاتکردن و بۆ جوانکردنی پرۆسەیە بێ نایکەم بۆیە ئەم هەڵبژاردنە پێم وایە وەکوتم کاریگەریی زۆر ئەبێت لەسەر دەنگدەر و لەسەر دەکەم دواتر سەر جۆرەکانی خوڕوقاتیشی دەکەین ئەگەر بچینە هەورێ لای کاک کەمال هەمزە کارگەری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کاک کەمال زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان سەرنجی ئێوەش چی بوو لەسەر ڕاگەاندنی ئەنجامی بەرایی لە 1985 دەنگەکان و بۆچی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارە نەگەشتنەوەی کە لە قۆناغی یەکەمدا لە سەداسەتی ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکە ڕابگەێنن وێڕای هاوڕابوونم لەگەڵ میوانە بەڕێزەکەتان ئەنجومەنی کۆمیسیاران لەبەر ئەوە نەیتوانی بگاتە ئەوەی کە سەداسەتی ئەنجامی بەرایی ڕابگەێنی کۆمەڵێک خەلەل هەبوو لە کۆی ئەو سندوقانی کە لە دەنگدانی گشتی هەبوون 75 بنکەی دەنگدان تا ئێستا سندوقەکانیان نەگەڕاوەتەوە بۆ کۆمیسیۆن 52 بنکەی هی پارێزگای هەولێرە 15 هی سلێمانیە 7 هی پارێزگای دوهۆکە 1 بنکەی هی پارێزگای هەڵەبجەیە هۆکاری دووەم ئەو 255 یان 58 سندوقەی کە قردێلی سووریان پێوەیە و تا ئێستا کۆمیسیۆن زۆربەی هەر زۆری یەکلانە کردوتەوە خاڵی سێیام ئەو 1045 سکاڵایەی کە بە سکاڵای دەنگدانی گشتی و سکاڵای دەنگدانی تایبەت و بە هەردووچیان جۆرێکی کەی سکاڵا کە سکاڵای نووسراوە لەسەر کلیشە ڕسمینە نووسراوە کۆی هەمویان 1045 سکاڵایە ئەو 1045 سکاڵایە کۆمیسیۆن تا ئێستا یەکلای نەکردوتەوە پێم وایە یەکێکی کە لە هۆکارەکان ئەگەر بە ڕخنا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بگرین ئەوێش ئەو سیستەمی واتسئاپە بوو کە سەرەتا تا ڕادەیەک کۆمیسیۆن دڵنیایی بە ئێمە دەدا هەرچەندە نەیان دەتوانی بە تەواوی دڵنیاییمان پێ بدەن بەڵام تا ڕادەیەک دڵنیاییان پێدەداین کە لە شەوی یەکەم دەتوانن ئەنجامەکان ڕابگەێنن بە کەماڵی ئیسراحەتەوە دەتوانن لە 72 ساعتی دیاریکرا و ئەنجامی بەرایی ڕابگەێنن بەڵام دیارە دەرکەوت 72 ساعتیش تێپەڕی نەیانتوانین ئەو واتسئاپە بێگومان لەبەر ئەوەی ئەنجامی دووبارەی تێدایە کەم و کوڕی لە ئەنجامەکان هەیە ئەنجامی بنکەکان نەگەیشتووە هەم لە دەنگدانی گشتی هەم لە دەنگدانی تایبەت دەنجی سندوق دووبارە کراوەتەوە و دەنجی سندوق نەگەیشتووە و بەشێک لە ڕێکخەری بنکەکان لە شەوی یەکەم
پێدەچی بەکەم تەرخەمیبی هەندێکیان بە مەقسەد نەیانویستبی ئەنجامەکان لە کاتی خۆی بگەێنەوە چونکە بە پێی زانیاری ئێمە لە کاتژمێر 8ەوە لە تالی سنتەر پەیوەندی بە هەندێک ڕێخەرەوە کراوە هەتا 12 شەو هەرگوتوێتی بڕێکی دیکە دەینێرم دواتر تا شەویشی بەسەردا تێپەڕی و گەیشتوتە بەرە بەیانیش هەرنەی ناردووە پێم وایە ئەوانە بەشێکن لەو هۆکارانەی کە ئەنجومەنی کۆمیساران نەیانتوانی لە سەتاسەتی ئەنجامی بەرایی ڕابگەێنن بەڵ ئەیەوە خۆتان سەرنجتان چی بوو لەسەر ڕاگەیاندنی ئەو لە سەدا 85 کە وەکو ئەنجامێکی بەرایی ڕاگەندراوە ئەو 1970 سەرنجی ئێمە ئەوەیە دەبواە پێشەوەی ئەو ئەنجامی بەرایی ڕابگەێنرێ طبعا لەگەڵ ئەوە داین کۆمیسیۆن بە تەوقیتاتی ئینتیخابیەوە پابند بێ مادەم بە یاسا لەسەری فەرز کراوە لە 72 سعات ئەنجامی بەرایی ڕابگەێنی خۆشی چەند جارێک ئەوەی تاکید کردەوە لە ماوەی 72 سعات ئەنجامی بەرایی دەتوانی ڕابگەێنی دەبواە لە ماوەی خۆی بیگەێنی کۆمیسیۆن لەبەر ئەوەی وەکو گوتم نەیتوانی ئەو کارانە کە ئەرچی سەرشانێکی وەکو خۆی جێبەجێ بکە نەیتوانی پێوەی پابندی دەبواە پێش ئەوەی ئەنجامی بەرایی ڕابگەێنی سەرەڕای ئەوەی کە تاخیری کرد ئەو قردێ لە سوورانی کە هەن ئەو سندوقانی قردێلی سووریان پێوەیە دەبواە هەمووی یەکلا کاتەوە سکاڵاکان هەمووی وەڵام بداتەوە ئەو کەم و کوڕیانی کە لە ئیزراعات هەن ئەمە دەزانی ژمارەیەکی زۆری سندوقی بنکەکان فۆرمی 64یان لەگەڵدانە کە فۆرمی مطابقەکردنە بەشێکی زۆری هەر نەنێردراوە بە تایبەتی ئەوەی پارێزگای هەولێر و بەشێکی زۆری فۆرمەکانی پارێزگای دهۆک فۆرمی ژمارە 53یان بە ئیستنساق نێردراوە کە دەبواە بە نسخەی ئەسلی بنێردرێ و بەشێکیان وەکو گوتمان لەو ژمارە بنکانی کە هەمانن 75 بنکە لە دەنگدانی گشتی ئەسڵەن ئەنجامەکەی نێردراوە و نزیکەی دەبن کەژە دەنگدانی تایبەتی دیسان ئەنجامەکەی نێردراوە پێم وایە دەبواە کۆمیسیۆن پێشەوەی ئەنجامی بەرایی ڕابگەێنی ئەو کەم و کوڕیانە هەمووی چارەسەر بکە ئەو خەلەلانی کە هەن دیارە خەلەلی دیکەش هەن دەبواە ئەوانە هەمووی چارەسەر بکە وەڵامی مقنعی پێبی لە بۆ قەوارە سیاسیەکان لە بۆ لایەنە بەشداربووەکان لە ململانی هەڵبژاردن ئەو کات ئەنجامی بەرایی ڕابگەیاندایە بەڵێ بەس وەکەوەی کە بەرز باسیگت 75 بنکە لە دەنگدانی گشتی و دەبن کە لە دەنگدانی تایبەت ئەنجامەکانی هەر نەگەیشتووە بۆ کۆمیسیۆنیان درەنگ گەیشتووە بۆ کۆمیسیۆن لەکوێ بووە کە ئەنجامەکان نەگەیشتون نەخێر هەر نەگەیشتووە بە پێی ئەوەی زانیاری ئێمە هەیە ئەو بنکانە تا ئێستا نەگەیشتون هەر لەبەر ئەوەشە ئەنجومەنی کۆمیسیاران دوای مناقشەی نێوان خۆیان گەیشتونەتەوە ئیتفاقە 185 ئەنجامەکان ڕابگەێنن ئەو 150 بمێنێ لە بۆ ئەو کەم و کوڕیانەی کە هەن ئەو 115 عفوەن بەڵێ سوپاس دەکەم دواتر ڕگرم بۆ لای بەڕێزگار کەڵچ و لەسەر سکاڵاکان یعنی ئەمڕۆ کە سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیاران باسی و 1045 سکاڵا هەن پێ دوای ئەم سکاڵانە کاریگەریان دەبێت لەسەر نەتیجێ و ئەنجامی هەڵبژاردنەکان بەڵێ دیارە بوونی سکاڵا یەکێکە لە مافی هەموو قەوارە سیاسەکان هەموو ئەوانەی کە بەشدان لە هەڵبژاردن و بوونی سکاڵایشی بەو ژمارە زۆرە ئەگەر بێت و بە دوواداچوونی وردی تیاابێ ئەگەر بێت و بەڵگەی مەلموس و حاشاڵ نەگری تیاابێ ئەوە بێگومان ناکرێتەوە بڵێ 1045 سکاڵا هەیە و کاریگەریشی نابێت ئەمانە ئەگەر بە بەڵگە و دەلایل بێت و بێگومان کاریگەری لەسەر نەتایجی انتخاباتە بێت جا من نازانم ئەنجومەنی کۆمیسیاران و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان چۆن وەڵامی ئەوەیە و ئایا ئەم 1045 ئەگەر کاریگەری لەسەر هەبێت چۆن دوجارم ئەنجامی بەراییە کە ئەم ڕۆڕایانگەیانەوە چۆن ڕاستێکەنەوە ئەواتە ئەم ئەنجامی کە ئێستا هەیە کە ڕایانگەیانەوە کە ڕێژەی لە سایە 85 ئەم 1045 سکاڵایە کاریگەری لەسەر نەتیجەکە هەبێت چۆن ڕاستێکەکەنەوە چۆن نەیەنەوە بخەن واتە یەکێ لەو پرسانەی کە زۆر گرنگە تایە ئەنجومەنی کۆمیسیاران و کۆمیسیۆن وردیە هەم لە سکاڵاکانە هەم لە سەروەستانە لەسەر داتا و ژمارەکانە چکە دوجار یەکەم جار کە تۆ ژمارەیەکدا بە گوێی وەرگرایات بە هێزولایەنە سیاسەکان دوجار چۆن قەنەعەتی پێکەی کە ئەمە کاریگەری ئەمە ئەنجامەکەی تۆی گۆڕانکاری بەسەرا هاتووە تۆ ڕێژەیەکی لە سایە 15 نییە بڵێ گۆڕانکارێکی ئەو تۆ نییە بەڵام بوونی ژمارەیەکی زۆر لە سکاڵا کە ئەمە قەوارە سیاسەکان یاویانە لە هەموو لە هە چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان کە ئەمانە لە ئۆفیسی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی تەقدیم کراوە ئەگەر کاریگەری هەبێ و بەڵگەی حاشە هەڵنەگرێتیابێ کۆمیسیۆن چۆن مامەڵەی لەگەڵاکە کامە تاوە بەڵام ئەنجامی ئەو ئەنجام بەرایی ئەنجامی
بەڵام قووەتی یاسایی هەیە کە ئەنجامە بەرایە خود دەبێت دوجار ئەنجامی کۆتایی ڕابگەێنرێت و بە فەرمی واژە بکرێت لەلایەن ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارانەوە چونکە ئەمڕۆ باز لەوە کرێت کە ئەم ئەنجامە بەرایە پێویستی بە واژۆی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران نییە. بەڵێ ڕاستەمە ئەنجامی بەرای وەک لە تینەکەی خۆیان ناوەکەی خۆیان هاتووە ئاشکرایە کە تۆ ئەنجامێکی سەرەتاییە بەڵام ئەنجامێکی سەرەتاییش نابێت گۆڕانکاریی ئۆتۆی بەسەرا بێت. ئێستا تۆ لە سای 85 دەنگەکانە ئەنجامەکەی ڕادگەیاندووە ئەگەر ئەم 1045 سکاڵایە تەنها 500 سکاڵاشی هین بێت شوێنی خۆی بگرێ و بەڵگەی لەگەڵا بێت هەر چەند سکاڵایەکی کەمی بەڵگەی حاشاڵنی لەگەڵا بێت کە بتوانێت چەند ناوەندێکی دەنگدان ڕەت بکاتەوە. ئایا کاریگەری نابێت؟ ئایا ڕێژەی کورسی هێز و لایەنە سیاسەکان گۆڕانی بەسەرا نایەت؟ دوجار چۆن مامەڵەی لەگەڵاکەیت؟ واتەیەکیشی تر لەو خاڵانی کە وە گوتم ئەبێ کۆمیسیۆن زۆر ورتر وایە لەوەی کە چۆن ئەم سکاڵایانە تا چه ئاستێ کاریگەری هەیە و مامەڵەکەی چۆنە لەگەڵ ئەم سکاڵایانە چونکە دوجار ڕاستکردنەوەی و پێدانەوەی بە قوارە سیاسەکان گرفتی کەت بۆ دەبووە ڕاگەاندنی ئەنجامی بەرایی زیاتر دوا بکەوتوێت تاخیرتر کرا ڕاگەاندنی ئەنجامی بەرایی بەپێی یاساکە دواکەوتەوە شتێکی حاشان لەگرە پێویست بە 72 ساعت بەڵام مامەڵەکردن لەگەڵ ئەم سکاڵایانە پێویستی بە وردی زیاترە و پێویست بوو کۆمیسیۆن هەرچۆنێک بێ لانی کەم بە دوواداچوونێکی زیاتر و خێراتری بۆ ئەم سکاڵایانە کردایەوە ممکن ئەم سکاڵایانە وەکوتم چەندی ناوەندی دەنگدان هەڵوەشێنێتەوە هەتا ئاستەوەی ئۆفیسێکی هەڵبژاردن هەڵوەشێنەوە نەتایجی پارێزگای گەڵۆشێنێتەوە ئێ باشە چۆن مامەڵی لەگەڵاک یعنی گرفتەکە لێرەدایەوە چۆن دوایی وەڵامی ئەم قوارە سیاسیان نایێتەوە چیان پێ ئەڵێیت چۆن قەنەعەتیان پێەکەی ئێستا خەڵک لە ئەمەی پێنەگەیشتووە گومانێکی زۆر لەسەر پرۆسەکە هەیە و چەندین گرتەی ڤیددیۆی و چەندین سوورەکە ئەبینین کە ئەمانە هەمووی پرسیاری گەورە لەسەر پرۆسی هەڵبژاردن و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ئەم دامەزراوە دروستەکە ئەمە سەرباری ئەوەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەراورد بە موئەساسەکانی تر تا ئێستا کۆمەڵێک ڕێکاری زۆر باشی گرۆتە بەر بەڵام بۆ خۆ دەزانی ئێستا ئێمە لە هەرێمێکین بەداخەوە حزبی سیاسی ئەوەنەی بیر لەوە ئەکاتەوە چۆن تەزویر کە ئەوەنە بیر لەوە ناکاتەوە چۆن قەنەعەت بە هاوڵاتی بکا کە دەنگی پێبات ئەوەنە بیر لەوە کاتەوە کە کامێ ڕێگاکانی تەزویر ئەوەنە بیر لەوە ناکاتەوە کامێ ڕێگاکانی ئەوەی کە قەنەعەت بە دەنگ دەرێ بکەیت ئەوەنە بیر لەوە کاتەوە کە بەتایبەت حزبی دەسەڵاتدار ئەوەنە بیر لەوە کاتەوە خەڵک بێ ئەمەلکا لە ئینتیخابات و نەچێ بۆ ئینتیخابات ئەو بۆ خۆی لە بری ئەو دەنگ بات و سنووقەکانی لێپڕکاتەوەنە بیر ناکاتەوە لەوەی کە چۆن من پرۆسەیەکی وان نیشان بم کە ببمە نمونەیەک بۆ چواردەوری خۆم و بۆ بەغاش بەڵام بەداخەوە یعنی ئەوان بەردەوام لە ناشرینکردنی پرۆسەکانی دیموکراسیان لە ساردکردنەوەی خەڵکان لە دۆزینەوەی ڕێگەی جۆراوجۆری تەزویران لە دۆزینەوەی ساختەکاری نوێیان یعنی ببینە ئێمە لەگەڵ هەڵبژاردنێ بۆ هەڵبژاردنێکی تر ئەزمونێکی تری تەزویرکاری لەگەڵ دەسەڵاتی کوردیا ئەەکەین و ئەیبینینەوانێ 12 بینیمان هەمومان بانگەشەی ئەومانە کرد کاکە با بکرێ بە تەکنەلۆژیا و با بکرێ بە ئامێری ئەلکترۆنی ئەم هەسان کردیان بە ئامێری ئەلکترۆنی وەکو چۆنەڵی زەرنەقوتە وەکو ژەهری ماد لیان تاڵ کردین وتمان هەرزوو وتمان کاکەجان تکاتان لێگەن بگەڕێنەوە بۆ دەستیەکە ئەگەڕێتەوە بۆ دەستیەکەش دێن بە لیستی ناو و بە سەدان وەگەوەی کە دیعای بۆکرێ چەندین تاسکەرە و جنسێ و بەڵگەنامەی دەنگدەر تەزویرەکەن و چن مامەڵی پێوەکەن وە خروقات وە مامەڵەکردن لەگەڵ ناوەند و مؤسساتێکی گشتی کە یعنی کاتێک کە تۆ کارمەندێکی پۆلیس یاخود فەرمانبەرێکی کۆمیسیۆن لەو شوێنادانەی تەمسیلی حکوومەت و دامەزراوەی نیشتیمانیەکە بەڵام ئەمە بینی هیچ بەهایشی بۆ نایڵێتەوە هیچ قیمەتێکی بۆ نایڵێت کاک کەمال گەبگەڕێن و لای بەرز سەبارەت بە و 1045 سکاڵایی کە تۆمار کراون لەکوێ تۆمار کراون ئەوەندەی ئاگادار بن بەڵگەیان لەگەڵ ئەو سکاڵایانە بێگومان سکاڵاکان بەشێکیان بەڵگەیان لەگەڵدایە و بەشێکیان بەبێ بەڵگان کە دەرین بەبێ بەڵگان لەبەر ئەوەی واقعی هەرێمی کوردستان بەو زۆرەیە بریکارەکان بە تایبەتی بریکارەکانی دەرەوەی لایەنەکانی دەسەڵات هەتا بریکارەکانی لایەنی پارتی لە زۆنی سەوز و بریکارەکانی یەکێتی لە زۆنی زەرد ئەوانیش لەو شوێنانی کە دەسەڵاتیان تێدانیا لەژێر فشاری ئەوەدان بە هەموو شێوەیەک چاویان لێ سوور دەکرێتەوە هەڕەشیان لێ دەکرێت فشاریان دەخرێتە سەر ڕێگان پێ نادرێت هەتا بکرێ بەڵگە نەکەوێتە بەردەستیان
بۆ نمونە هاوڵاتی سووری لە بنکەیەکی دەنگدان بریکاری ئێمە دوو جنسی لە دوو بریکاری لە دوو دەنگدەری سووری وەرگرت کە ویستیان بە هاوڵاتی خۆمانە بە ناوی هاوڵاتی خۆمانە دەنگ بدەن بە ناوی هاوڵاتی خۆمانە و بە وێنەی خۆیان بەڵام دواتر کە دەرکەوت بریکارێکە ئێمە وەریگرت لەوێ هێز ئەمنیەکان بەڵگەنامەکانیان وەرگرت ئەو بەڵگەنامانیان کە وەرگرت ڕێگەت پێ نادەن وێنەیان بگری لێ ناگەڕن لە بەردەستی خۆشت بمێنێتەوە و دڵنیاشین ئەوانیش ناگەین نەشوێنی خۆی بەڵکو ئەو کەسە قوتاری بوو بەڵگەنامەکەش نەکەوتە بەردەست لەبەر ئەوە بەشی زۆری سکاڵاکان دڵنیان بەو شێوەیە تۆمار دەکرێن کە بریکارەکان ڕووداوەکەیان بە خۆیان بینیوە بە چاوی خۆیان یان بەسەر خۆیان هاتووە و شایەدیشیان هەیە بەڵام بەڵگەنامە بەڵگەی مەلموس دیارە ئەوەشمان هەیە بەڵام هەمووی نییە ئەو سکاڵایانەی کە هەن لە سکاڵای تایبەت لە هەولێر 6 سکاڵایە لە سکاڵای گشتی 273 161 سکاڵای دەستنووسە لە دهۆک 30 سکاڵای تایبەتە 68 گشتیە لە سلێمانی 49 تایبەتە 411 گشتیە 24 دەستنووسە لە هەڵەبجە لە تایبەت نیمانە 23 گشتی هەیە کۆی سکاڵاکان گوتماندەکە 1045 سکاڵا تایبەت 85 سکاڵا گشتی 775 سکاڵا دەستنووسیش 185 سکاڵان دیارە ئەگەر ئەو سکاڵایانە کە 1045 سکاڵان ئەگەر نیوەیان بەرهەمیان ببی و کاریان پێ بکرێ کە هیوای تێدا هەیە بریکار سکاڵای تۆمار کردووە منەسقەکە کە منەسقی بنکەکەیە بە تەواوی هاوکار بووە لە بۆ پرۆسەی ساختەکاری وێنە لە بەردەست هەیە کە ئەندامی دەستگای ئەمنی کۆمەڵێک جنسیە لە جیرفاندا هەیە وێنەکە گیراوە و ئەو بریکاری ئێمە لە شوێنەکەی خۆی لە بنکەی دەنگدانەکە لەلایەن دەستگا ئەمنیەکان 2 جار دەست بەسەر کراوە و ڕێکخەری بنکەکەش بەردەوام هەڕەشەی لە بریکاری لایەنە سیاسیەکان کردووە ئەگەر بێدەنگ دەمێت ئەو ساختەکاریە قبول نەکەن ئەوە دەریان دەکاتە دەرەوە لەبەر ئەو سندوقانش دواتر کە هێنراون لە بنکەکان هێنراونە دەرەوە کە بڕێکەوتن لە بۆ تالی سنتەر لە بۆ ئۆفیسی نیشتیمانی ئەوە 3 جار لە ڕێگایان پێگیراوە شتی زۆر سیر شتی زۆر فەزیح هەن دەکرێت ئەوانە ئەگەر نیوەی ئەو سکاڵایانە کاریان لەسەر بکرێ دڵنیام ئەو ئەنجامە بەشێکی هێزگار زۆری دەگۆڕێ بەڵێ بەس بەرەز وتە ئێستا بۆ نمونە چاودێرەکانی پارتی لە ژێردەسەڵاتی کێتی سکاڵایان تۆمار کردوسە ساختەکاری بامان شێ و چاودێرەکانی کێتی لە ژێردەسەڵاتی پارتی ئەوانش سکاڵانە سە ساختەکاری تۆمار کردووە بێگومان خۆیان ڕایانگەیاندووە هەردوو لایەن ڕایانگەیاندووە کە ئەویان ژمارەیەکی زۆری سکاڵای هەیە خۆگومانشمان نییە لایەنی پارتی لە شوێنی ژێردەسەڵاتی خۆی سکاڵای نییە لایەنی یەکێتیش لە ژێردەسەڵاتی خۆی سکاڵای نییە خۆ سکاڵا دەستگا ئەمنیەکانی خۆیان ناکەن لە پاسەوانەکانی خۆیان ناکەن لە کادیری و موختارەکانی خۆیان ناکەن بەڵکو دێن هەر یەکەیان لە لایەنی بەرامبەری هەیە بەڵێ لایەنەکانی تر لەسەر تاسەری کوردستان لایەنەکانی دەرەوەدەسەڵات سکاڵایان هەبووە بە پێی زانیاری ئێمە بەڵێ بە تایبەتی ئەو سێلایەنەی دەرەوەی دەسەڵات کە نوێنەریشیان لە ئەنجومنی کۆمیساران هەیە هەر سێلایەن لە هەر چوار پارێزگاکە سکاڵایان هەیە بەڵێ ئەی سەبارەت بەو سندوقانەی کە قردێرەی سووریان لەسەر ژمارەیان چەندەوە ئەوانیش کاریگەریان دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردن بێگومان ئەوانەی قردێلی سووریان لەسەرە دوو هۆکار هەیە یان ئەوە تا بەهۆی سکاڵا قردێلی سووریان لێدراوە یان بەهۆی پێشێلکاری ڕێکارەکانی کۆمیسیۆن خۆی لەلایەن خۆیانەوە بەبێ سکاڵا قردێلی سووریان لێدراوە قردێلی سوور لە هەر ئەوەیە لە پێناسەی خۆیان لە پەیڕەوی تانە و سکاڵاکانی کۆمیسیۆن خۆی سکاڵای سوور ئەو سکاڵایەیە کە دەکرێت ئەنجامی دەنگدان بگۆڕێ سندوقی سووریش بە هەمان پێوەر ئەو سندوقەیە کە دەکرێت ئەنجامی دەنگدانی پێ بگۆڕدرێ لەبەر ئەوە بێگومانین کە کاریگەریان دەبی بەڵێ ژمارەیان چەندە دیارە چەندیان لە هەولێرن چەندیان لە سلێمانین ئەو ئامارانە هەن لایەوە ئەوانەی لە سلێمانین 190 سندوقە هەژدەیان هی ڕێکخەرن 101یان هی وێزگەکانی دەنگدانن لەوەی دهۆک 50یان هی دەنگدانی گشتین دوانیان هی ڕێکخەرن ئاماری ئەوەی هەڵەبجە و هەولێرم ئێستا لەبیر نیە سەراحەتەن لەبەردەستم نییە بەڵام ئەوانیش بێگومان لەو ژمارانە زۆرتر نەبن کەمتر نین ئەوەی هەڵەبجەکەمە بە حکومەوەی ژمارەی دەنگدەر و بنکەشی کەمە بەڵام ئەوەی هەولێر بێگومانم کە زۆر ئەویش بەڵێ سوپاس دەکەین کەمە کە کەڵشۆ ناوبڕێکمان هەیە دوێ ناوبڕەکە دەگەڕینەوە لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵ ما بمێنەوە
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزانکە کەڵشۆکە بگرم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەوەی کە ئێمە دەیبینین بۆ نمونە ئەو لە 85 ئەنجامی بەرایی ڕاگەنراوە کە لای جەنابی شتەیە دەنگی ڕاستەقینەی لایەنەکانە بۆ نمونە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی دەسەڵاتیش. بەڵێ لە ڕاستیە خۆی وەکو بەرزی و نزمی و گۆڕانکاری لە دەنگی حیزبەکانە لە هەرێمی کوردستانە گۆڕانکاری زیاتر ئەوەی لە ژمارە بووە و ئەوەندە لە ڕووی واقعەوە گەرم ژمارانە لێک بیتوانێت زۆر گۆڕانکاری چوتوانێت بەتایبەت بۆ جوود حیزبی دەسەڵات. ئێستا پارتویشێتی لە هەرێمی کوردستانە لە دوای 92 کات انتخاباتیان کردووە بە حەقیقی دەنگیان بەرز نەبووەوە یاخود ئەتوانم بڵێم کورسیان زیادی نەکردووە بە حەقیقی. چۆن مەسەڵ ئێستا لە کاتێ 92 انتخابات کرا کورسەکانیان 100% لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتا بوو. پاشان لە دوای تا 2005 انتخابات نەکرا 2005 کەمی کرد بۆ 2009 2009 بۆ 13 بووە. ئێستا دوایینیان لە ڕووی ژمارەوە ڕاستە. مەسەڵ ئێستا هەر جوود حیزب پارتویشێتی لە هەرێمی کوردستانە پارتی لە کابینەی ڕابردوو 38 کورسیە ئێستا بە پێی ئەم ئەنجامە بەراییە کە باس لە 45 کورسیە کرێ. ڕاستە و ژمارەکە زیادی کردووە. بەس بابزانین ئەم ژمارە چۆن زیادی کردووە. ئەگەر ئێمە دوایین هەڵبژاردن وەرگین هەڵبژاردننی 2014 وەرگین ڕێژەی بەشداری چەند بوو؟ نزیک لە سای 72 بۆ 75 بوو پێم وابێ. بەڵێ ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە سای 73 بوو. باشە لەم ڕێژەیە پارتی چەند هێنابوو 38 کورسی هێنابوو. باشە لە هەڵبژاردننی 2010 بەهۆی ئەو هەموو بێڕێزیکردنە بە ئینتیخابات بەهۆی گوێنەگرتن لە نەتیجەی ئینتیخابات بەهۆی فەرامۆشکردنی دەنگی دەنگدەر خاوڵاتێکی زۆر بەقەناعەتی بە پرۆسەی ئینتیخابات نەماوە. پێی وابوو ئینتیخابات ناتوانێت تەداولی سوڵتە بکات. پێی وابوو ئینتیخابات کاریگەری نییە لە هەرێمی کوردستانە. جۆرێک لە ساردبوونەوە و ئاستی وشیاری هاوڵاتی وای گەشتۆت بە ئاستێک تەنانەت هەموو حیزبەکانی بە ئۆپۆسیۆن و دەسەڵاتەوە تێپەڕان بوو قەناعەتی بە حیزبە ئۆپۆسیۆنەکانیش نەماوە. پێی وابوو ئەو داواکاری ئەو هەیە حیزبە ئۆپۆسیۆنەکانیش ناتوانێت تەمسیلیکە بۆیە دەنگی بە حیزبە ئۆپۆسیۆنەکانیش نایە بایکۆتی پرۆسەکەی کرد داواکاری لەوان زیاتر بوو. پارتی وچێتی هاتوون ئیسفادەیان لەم لە سایە 20 کردووە کە ئێستا ئێمە ئەبینین لە سایە 20
کەمتر خەڵک وەک لەو انتخاباتە هاتوون لە سایە بیستیان پڕ کردوتەوە بۆ خۆیان بە ڕێگەی نامەشروع و ناسایی تەبعی ئەوەی کە هەیە بانگەشەی بۆ کرێ ئەوەی کە ئەیبینین لە بەڵگە و دوکۆمنتەکانە لە سکاڵاکانە کە سکاڵایکی زۆری لەسرە بە تایبەت بوونی دەرکردنی بەڵگەنامەی ناساییە بۆ خەڵکانێک کە ئەم دووهێزە چوون دەنگیان پیاوە جا ئەمانە لە ناوچە جیاوازەکانە هەم لە سلێمانی لە هەولێر لە دووەک تاوەکو دوای بۆیە لە ڕووی ڕێژەی دەنگەوانێ لە ڕووی ڕێژەی کورسی زۆر باشەوە تێگەشتم کە بەڕێزوتە دەسەڵات دەنگەکانی بە سەختەی زیاد کو ئەوەی کە ئێستا ئۆپۆزیسیۆن ئەوە دەنگی ڕاستەقینەی خوێنێ دەنگیان لێکەم کراوە بۆ نمونەیە خۆتەر ئەوەندە دەخەڵک لە ڕاستیە ئەمە هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش ئەگەر جارێکە سیر بکەینەوانێ بەهۆی هاتنەکەی کۆمەڵێک حزبی تازەوە لەو ناوچانەشی کە دەنگی ئۆپۆزیسیۆن تیا بەقووەتە دەنگەکان دابەش بووە یعنی ئەوە نییە مەسەلە قەناعەت ناکە هێت دەنگدەرێکی ئۆپۆزیسیۆن گەڕابێتەوە بۆ لای دەسەڵات لەبەرەوەی شتێکی زۆر باشی کردووە لە 4 ساڵی ڕابردووە و خزمەتێکی زۆر باش مامەڵەی لەگەڵ موسساتا کردووە موچەیەکی زۆر باشیاوەتی و خزمەتگوزاریشی زۆر باشی کردووە تاوەکو بگەڕێتەوە بۆ لای بۆیە دەنگدەری ئۆپۆزیسیۆن نەچۆتەوە بۆ لای دەسەڵات بەڵکو دەنگی ئۆپۆزیسیۆن دابەش بووە لە نێوان هێزە ئۆپۆزیسیۆنەکان وە بەشێک لەو هێزە نوێیانەی کە هاتووەتە ناو ساحەی سیاسیەوە لە هەرێمی کوردستان ئەگەر نا دەنگی ئۆپۆزیسیۆن بەتایبەتی هێزی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە لە خولی ڕابردوو 2014 40 کورسی بووە ئێستش ئەگەر کۆی کەینەوانێ بێگومان هەر نزیکی 35 بۆ 40 کورسێکە بێ ئەمە لە کاتێکە کە ئەو ڕێژەی کە لە سایە بیستەی کە نەچووە ئەو نیسبەی داوە زۆر باش نامەوەستمەوە بوو ئێستا بەڕێزوتە دەنگی پارتیویکێتی ئەوان بە سەختەکاری دەنگی خۆیان زیاد کردو بەس ئەوەی کە هاتووە بۆ نمونە ئەو لایەنەوە ئۆپۆزیسیۆنەکان دەربەز دەنگی ڕاستەقینەی خۆیان بۆ نمونەیان کەم نەکراوەتەوە بێگومان کاتێک کە یەک حاڵەتێ ڕوون بێ ئەوی شەوەی کاتێک کە هێزە دەسەڵاتدارەکان دەنگێک بۆ خۆیان ساختە ئەکەن بێگومان کاریگەری لەسەر دەنگی هێزە ئۆپۆزیسیۆنەکانە بێت چونکە تۆ لە سایە پەنجای ئەم دەنگدەرانە کە چوون هێزە ئۆپۆزیسیۆنەکان بە نمونە لە سایە 20 تێبن کاتێ ئەوەی کا بە 50 لەسەر حسابی خۆی کا بە 50 ئەوە نییە بڵێ ئەچێتە چێبڕچیەکەەوە ئەم یەکەش وەکو 50 چێتە چێبڕچیەکەەوە چێتوانی ئەم یەکە بۆ خۆی بەرێ کورسی ناوەکو ڕێژەی دەنگ ئێستا وەکو ڕێژەی دەنگ وەکو ڕێژەی دەنگ ئەو یعنی چۆن تەزویرەکە کا بۆ خۆی حسابەکە وەکو ژمارەیەکیش لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەرێ بۆیە بێگومان ئەم تەزویرەکاتە کە ئەکرێت جالەوەی کە دەنگی هێزەکە بەرزەکاتەوە کاریگەری لەسەر دەنگی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ژەبێت کە ئەبێتە هۆی ئەوەی کە ڕقەمێک پیشانات کە ئەم هێزانە دەنجیان کەمی کرد بێ یاخود کەمتر هاوڵاتی دەنگی پیاوێت سپاس دەکەم کاک کەمالەگە بگەڕێم لای بەرز سەبارەت بەو لە سەدا 15 کە ماوە گیانەکراوەتەوە ئەوەندەی کە ئێوان پێدوای ژمارە و بنکانە چەندە یاخودەوەی کە جیانەکراوەتەوە مەسەلەن چەند دەنگدەر ماوە چەند هەزار دەنگ ماوە کە جیانەکرابێتەوە بۆ نۆبەرپرسانی کۆمیسیۆن باسییان لاوەتە کە کاریگەریە لەسەر ئەنجامی هەڵبژاردن ئەو لە سەدا 15 کە ماوە بێگومان کۆی بنکەکانی دەنگدان لە دەنگدانی تایبەت 41 بنکەیە لە دەنگدانی گشتی 1260 بنکە بوو پێم وایە ئەگە باڵەدانە چوو بوون لە کۆی ئەوە ئەگەر 15 کەمی کردی بێگومان زیاتر لە 100 بنکەیە ئەو زیاتر لە 100 بنکەیە ئەگەر ڕێژەی 15 بگری لەو ژمارەیە کە هەیە بێگومان کاریگەری زۆری دەبێت چونکە کۆی دەنگدەرانی هەرێم 3,085,461 دەنگدەرە بەڵام بەپێی ئەوەی کە ڕاگەیەندرا دەنجی لایەنە گشتەکان جگە لە دەنجی کۆتاکان لایەنە تورکمانی و مەسیحیەکان 1,355,906 کەس دەنجی داوە واتە ئەو ڕێژەیە کە 185 کەمترە لە 150 140 شتێک دەکەم کاتێک دێنەوە سەر 115 ئەو کات ڕێژەکە دەبێتە 157 بەپێ ئەوەی کە کۆمیسیۆن ڕایگەیاند ئەویش ئەو کاتە ئەو قسەی ڕاستە ئەگەر ئەو سکاڵایانە هیچ دەنگ نەسووتێنن ئەگەر ئەو قردێ لە سوورانەی لە سندوقەکان دراون هیچی نەسووتێنرێ و هیچ فۆرمێک پوچەڵ نەکرێتەوە و ئەو سندوقانش لە دەنگدانی تایبەت و گشتی کەماون هێشتان لە فەرمانگەی پارێزگاکان نەنێردراون لە بۆ کۆمیسیۆن ئەوانش بنێردرێن ئەو کات ئەو 157 دەردەچی لەبەر ئەوە گومانمان نییە ئەو 115 کاریگەری زۆری دەبی لەسەر ئەو ڕێژەیە کە دەبینێتەوە بەڵێ ئەی وەکو نرخی کورسی پێشبین دەکەن کە ئەم جارە کە ڕێژەی دەنگدان بۆ نمونە لە 157 بووە گشتی و دەنگدانی تایبەت لە 191 بووە کە 2000 ڕەنگە
دوای دابشکردنیان بە سەرێکتر ڕێژەکە بەرزتر بکاتەوە پێ دوای نرخی کورسی لە نێوان چەنددا دەبێت کە پێشتر لاڵبژاردننی پەرلەمانی کوردستان 19,500 بوو. ئەو جارەی بەپێی ئەو ڕژی 157 کە کۆمیسیۆن ڕایگەیاندووە بە تقریبی نرخی یەک کورسی 17,100 دەنگ دەبی، بەڵام بەپێی ئەو ڕێژەی ئەو ڕۆڕایانگەیان ئەو 185 لە بۆ دەنگدانی گشتی لایەنەکان نرخی یەک کورسی 13,559 دەنگ دەبی و لە بۆ قەوارەی تورکمانیەکان نرخی کورسی کە کۆی هەمویان 9,447 دەنگیان هەیە ئەگەر دابەشی پێنجی بکەی نرخی هەر کورسیەک تقریبا 950 دەنگ دەردەچی. لە بۆ پێکهاتەی مەسیحی نرخی هەر کورسیەک نزیکەی 114 دەنگ 115 دەنگ دەردەچی، بەڵام لە بۆ پێتاچی ئەرمان ئەو کەسەی کە دەرچووە بە 494 دەنگ دەردەچی. کەواتە لە پێکهاتەکان نرخی کورسی لە بۆیان جیاوازە وەک لە کورسیە گشتەکان. یعنی پێ دوای ئێستا بە 115 دەنگ پێکاتێک دەتوانێت کورسیەک ببات بۆ نمونە بەو ڕێژە لە 85 جیاکراوەتەوە. ئەوەی بەندە کردومە بەپێی ئەوەی ئەوڕۆ کۆمیسیۆن ڕایگەیاندووە نرخی هەر کورسیەک لە بۆ پێکهاتەی گشتی لە بۆ دەنجی گشتی لە بۆ لایەنە سەرچەکان ئەو دەلایەنەی کە بەشداری پرۆسەی هەڵبژاردنیان کرد زۆرترین دەنگ کە پارتی دیموکراتی کوردستان هێناوێتی کەمترینیان کە ئەگەری هەیە بەپێی ئەو ڕێژەیە کورسی ببە بەڵام دواتر مەرجی ئەوە بمینێتەوە هاوپەیمانیە کەمترین دەنگ هاوپەیمانی 6,886 دەنجی هێناوە کورسیەک دەبات بە پۆینت 51. ئەوانی دیکە نرخی هەر کورسێکیان 13,000 وەکو عەرزم کردن 559 دەنگا بڵێ 560. بەڵام لە لایەنەکانی دیکە یەکێک لەو بەڕێزانەی کە کورسی دەبا بە 695 دەنگ لە پێکهاتەی تورکمانی کورسی دەبا بە 695 دەنگ، لە پێکهاتەی مەسیحی بە 2,147 دەنگ کورسی دەبا، بەڵام 6,291 دەنگ سێ کورسی دەبا، یعنی دەکات 2,000 شتێک 2,000 تقریبا 93 دەنگ 94 دەنجێک. ئەوەی پێکهاتەی ئەرمان بە 494 دەنگ یەک کورسی دەبات. ئەوە دەمان باتە سەر شتێک کاک حەچیم ئەگە دەرفەتی برای خۆت بدەیت ئەویش بەڕاستی یەکێک لە خەلەلە گەورەکانی یاسای هەڵبژاردن کورسی پێکهاتەکانە. کورسی پێکهاتەکان بەندە پێمان وایە کە سێ ڕێکارمان هەن بۆ ئەوەی پێکهاتەکان نوێنەرایەتیان هەبی لە پەرلەمانی کوردستان، یان ئەوەتە پێکهاتەکان بە لیستی تایبەت خۆیان کاندید دەکەن و دەنگدەری تایبەتیان دەبی و فۆرمی دەنگدانی تایبەتیان دەبی سندوقی تایبەتیان دەبی، ئەو کات ململانەیەکە تەنها لە نێوان خۆیان دەبی. ئەوە ڕێگایەکی تەندروستە. دوام یان ئەوەتە پێکهاتەکان لە ناو لیستە گشتیەکان پاڵێوراویان دەبی و لە ناو دەنگدەری گشتی دەنجیان پێدەدرێ فۆرمی تایبەتیان لە بۆ دروست ناکرێ لیستی پاڵێوراوانی تایبەتیان لە بۆ دروست ناکرێ لیستی دەنگدەرانی تایبەتیشان لە بۆ دروست ناکرێ. ئەو کات لە ناو ئەو لیستە گشتیەی کە ئەوان پاڵێوراویان هەیە بە پێی تەسەلسولی خۆیان بە کۆتای خۆیان ژمارەی کاندیدی ئەو پێکهاتەیە دەربچن. ئەو شێوەیەشمان پێ تەندروستە. بەڵام شێوەی سێیەم کە ئێستا کە کاری پێدەکرێ بەڕاستی پێم وایە لەگەڵ ئەوش کە بە یاسا ڕێکخراوە پێم وایە شێوەیەکی ناتەندروستە و حزبێکی دیاریکرا و زۆر باش توانیوێتی ئیشتیغلالی بکە هەم لەسەر حسابی خودی پێکهاتەکان هەم لەسەر حسابی لایەنە سیاسیەکانیش. ئەوەیان پێکهاتەکان کاندیدی دیاریکراویان هەیە لیستی دەنگدەرانی تایبەت بەخۆیان نییە سندوقی دەنگدانی تایبەت بەخۆیان نییە، بەڵام کە دەنگەکان زیاد دەکرێتەوە ئەو کات دەنجی تایبەتیان لە بۆ حساب دەکرێت. یعنی بەپێ ئێستا و ئامارەی لەبەردەستە و ئێستا نمونەم لێ عەرز کرد لە بۆ جەنابێت تەنها ئەو دقەیەک کەمتر دەرفەتی برای خۆت بدەیت ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەین. کەسی ئەلف کە لە پێکهاتەی تورکمانیە زۆر بە کورتی کە کەسی ئەلف کە لە پێکهاتەی تورکمانیە لەسەر لیستێکی تورکمانی خۆی کاندید کردووە لە زێڕەبانی لە دەستگایەکی ئەمنی لە فلان شوێن دەنجی پێدەدرێت. بە لە هەمان کاتدا لە لیستێکی گشتیش کەسی بەمان هەیە دەنجی پێدەدرێت. 13,559 کەس دەبی دەنگ بداتە ئەو کەسەی لە لیستی گشتیدایە بۆ ئەوەی بستە پەرلەمان،
بەڵام لەوێ 500 کەس دەنجی پێ بدا دەستە پەرلەمان بەڵێ ئەو بە پێنجامی لە 185 نزیکەی 27 ئەوە بەڵێ نزیکەی 27 ئەوەندە نرخی دەنگەکانیان فەرقی هەیە لە کاتێکدا یەکێک لە پێوەرە نێودەوڵەتیەکانی ئینتیخاباتێکی نزیه ئینتیخاباتێکی تەندروست ئەوەیە کە پێویستە قورسایی دەنجی دەنگدەر یەکسان بی بەڵام لێرە ئەو یەکسانی نامینێ بەڵێ سوپاس دەکەین کاک هەڵچوو تۆش سەرنجتە لەسەر کورسی کۆتاکان بۆ نمونە بە هەمووی 9000 دەنگیان هێناوە بەڵام 11 کورسیان هەیە بەڵێ بابەتی پێگاتەکان 11 کورسی پێگاتەکان لە هەرێمی کوردستانە یەکێکە لە هەرەکەم و کوڕەکانی یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان تەبعی ئێمە وەکو ڕێکخراوەکەمان هەر زۆر و چارەسەر و معالەجەی ئەمەمان بە شێوەی پەیپەر و بە شێوەی پرۆژە یاسا ئاڕاستەی پەرلەمانی کوردستان کرد بەداخەوە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە بەرژەوەندی هێزێکی سیاسی دیاریکراوی تایە دەست نەبراوە بۆ ئەم یاسایە کە ئێمە پێمان وایە یەکێک لە کارە سەرەکیەکانی خولەکانی هەم ڕابردوو هەم بۆ داهاتوش ئەوەیە کە کار بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات و دەستکاریەکی تەواوی ئەم 11 کورسی کۆتایە بکە چونکە ئەوە ئەبینین چەندین هێزی سیاسی هەیە چەند توانای خۆی و جوهدی خۆی و ڕێخستنی خۆی و دەستگای ئەعلامی خۆی و شەڕی خۆی لە پەرلەمان و لە دەروی پەرلەمانەکات ناکاتە 8 کورسی ناکاتە 9 کورسی ناکاتە 10 کورسی بەڵام 11 کورسی کۆتا زۆرجار لە بەرژەوەندی گروپێکی سیاسی زۆرجار لە بەرژەوەندی لایەنی سیاسی دراوە کە ئەمە بۆ خۆی یەک نە لە بەرژەوەندی پێگاتە نەتەوەیەکانە نە هیچ مادەتێکی نێودەوڵەتی باڵێ بەو شێوەی مامەڵەکەن نە خودی ئەم پێگاتانە لێ مستەفیدن بەڵکو بەداخەوە ئەم پێگاتانە زۆرجار بەکارهێنراون کە ئێمە سپاس دەکەم بەس ئێوەکو بە کورتی ڕێکخراوی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن کە چاودێری ڕەبژات نەکردووە دیارتینە و تێبینانی ئێوە چی بوون لەسەر پرۆسەکە گە بە کورتی ئاماژەیان بەڵێ تەبعی ئێمە بۆ خۆمان لە ڕێگەی نزیک بە 500 چاودێر لە ناوەندەکانی دەنگداندا لە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین چاودێری پرۆسەی هەڵبژاردنمان کردووە کۆمەڵێک ڕێکار هەیە کە لەسەر و هەمیانەوە جێبەجێنەکردنی بەشێک لەو ڕێکارانەی کە ئەنجومەنی کۆمیسیاران و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن دەری کردووە لە گرفت لەو کەلوپەلانە لە نەبوونی شارزایشی تەواوی کارمەندانی کۆمیسیۆن لەگەڵ بابەتی ئەوەی کە زۆر زەق و دیار بێت بابەتی تێکشکاندنی حرەمی ئۆفیسەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن یاخود ناوەندەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن کە ئەمە تا ڕادێگەتوانم بڵێم کە خەتێکی سوورە بینیمان لە پارێزگای سلێمانی ئەمە بە خۆمان لە ناوەندەکانی دەنگداندا لە کاتی بەسەرکردنەوە بوونی گرفت و وەکو وتم شکاندنی حرەمی ئەم کۆمیسیۆنە و ڕێگریکردن و ناڕەحەتکردنی فەرمانبەرانی کۆمیسیۆن ئەمەیشە بوو لەو خوڕوقاتە گەورانەی کە ئەبێ کۆمیسیۆن تەنانەت دام و دەستگا گشتەکانی تریشی وەکو وەزارەتی ناوخۆ وەکو ئەنجومەنی ئاسایش لەسەری بێنە جواب چونکە ئێمە ناوەندی دەنگدانمان هەیە کاکە پۆلیس لێدراوە پۆلیس برینارە خەڵکێک لە هاتووە لە پۆلیسیاوە ئێمە شکاندنی ئەو موسەساتەیە کە ناوی لە مەیندوو قەوساناوی حکوومەتێری وەزارەتی ناوخۆی ئەمە بە لەسەری بێتە جواب بووە لەسەرەوە میشانە کۆمیسیۆن کە لە کارمەندی ئەو دراوە کارمەندی ئەو دەست بەسەر کراوە و وەکوتیشم کارمەندی وەزارەتی ناوخۆ کە ئەبینین هەر لەو ڕۆژایە چەند ناوەندی دەنگدان تووشی ئەو حاڵەتە بوون سپاس دەکەین کاک کەمال زۆر بە کورتی سەبارەت بە ژمارە و دەنگەوە کورسەکانی کۆمەڵی ئیسلامیەوەی کە ڕاگەنراوەوەی داش نەگەنراوە پێشبینی وەکو ناوەندی هەڵبژاردن بۆ چەند ئێستا دوای ڕاگەیان لە 185 ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەین ئەگەر ئەوەنجامی ڕاگەیەندراوە بەو ڕێژەیە بەردەوام وەکو خۆی بمێنێتەوە پێشبینیەوە دەکەین لە 7 تا 8 کورسی بێنین بەڵام ئەگەر ئەو سکاڵایانی تۆمار کراون ئەو سندوقانەی قردێری سووریان پێوەیە ئەو ساختەکاری و پێشرکاریانی کراون بگەڕێنەوە مەجرای خۆیان ئەو دەنگانی بە ناحەق دراون بسووتێنرێن پێشبینی ئێمەوا بوو کۆمەڵی ئیسلامی دەتوانی 10 کورسی بەسەرەوە بینی ئێستاش ئەگەر ئەو دەنگانی بە ناحەق دراون دیارە پێشرکاریەکان زۆرن هیچمان ئاماژە پێ نەکرد دەرفەت وایە دەکرا ئاماژە بە زۆریان بکەین ئەوانە ئەگەر لا بدرێن چونکە هەموو ئەو دەنگانە کە دەسووتێنرێن ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بڕوامان بە تەزویر و ساختەکاری نیە بەکارێکی هەم نایاسایی دەزانین بە دەرە لە پەیڕە و ڕێکارەکانی خودی کۆمیسیۆن و بەکارێکی نەئەخلاقیشی دەزانین پێما وایە تەزویر دەنجی دووبارە و چەندبارە جۆرێکە لە دزیکردن جۆرێکە لە فێڵکردن لە خەڵکی تاک بیکایەن حزبی سیاسی بیکا هەر دزیکردنە هەر کارێکی دوورە لە ڕەوشت
لەبەر ئەوە قەنەعەتمان پێ و ناشیکەین لۆیە کە دەنجی ساختە دەستێنرێ دەنجی ئێمە ناسووتێنرێ زیاتر دەنجی دوولایانی دیاریکرا و دەستێنرێن ئەو کات نرخی کورسیدا دەبەزی ئێمە ژمارەی دەنگەکانمان دیاریکراوە کە نرخی کورسیدا دەبەزی ژمارە کورسەکانی ئێمە زیاتر دەبی. بەڵێ زۆر سپاس بۆ بەرز کەمال هەمزە کارگەری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها هەڵشۆ عەبدولفەتاح ئەندامی پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.